دەبێ وارداتی ئەم وڵاتە هەموو خەڵکی ئەم وڵاتە بێ، نەکە هیچ چەند ماڵێک، نەکە هیچ چەند کەسێک، و قۆرخکاری نەبێ، گەندەڵی نەبێ، فەساد نەبێ، بە دادگەری وڵات فەراح دەبێ، بە دادگەری بەرەکەت دەکەوێتە ڕزق و ڕۆزیەوە، بە دادگەری خەڵک هێمن و ئارام و تەبا دەبێت. بەڵام بە زوڵم مستەم ئینسان ماڵی خۆشی لێوەتەنگ دێ. کۆمەڵی دادگەری بە دروشمی ڕایان دەگرین، دەیان وەستێنین، دەیەوێت ئەم دۆخە ناهەموارەی هەرێمی کوردستانی تێدایە لە ڕووی سیاسی، ئەمنی، ئەخلاقی، خێزانی، ئابووری، گوزەران، دەوێت ئەم دۆخە بگۆڕێ بەوە کە دادگەری تێدا بێ، ڕەوشتی تێدا بێ، ئەخلاقی تێدا بێ، برایەتی تێدا بێ، تەبایی تێدا بێ، هەرچی چاکە تێیدا بێ و هەرچی خراپە تێدا ڕشەکێش بکرێ و لی بژار بکرێ. چاوەڕوانیمان لە خەڵک و جەماوەر ئەوەیە کە دەستبارگەرمان بن، هاوکارمان بن و لیستی ژمارە 147مان بۆ سەر بخەن. ئەم کاندیدانەمانە خوشک و برانەمان کە جێین بتمانەی خەڵکی کۆمەڵی دادگەرین دەنجان پێ بدەن، سەریان خەن، بیان نێرنە پەرلەمان، خوا پشتیان بێ پیان سەربەرز دەبن و متمانەتان پیان هەبێت لەو کەسە بترسێ کە لەخوا ناترسێ. ئەوانە لەخوا بە زیاد بێ هەمووی پەروەردەی ئیمان و ئیسلامن. بڵیان وە لە ڕابردوودا پەرلەمانتارمان بوون، پەرلەمانتارانی ئێمە یەک بەدە بووە، یەک بە 20 بووە، پەرلەمانتارانی ئێمە خەڵکێکی مەبدەئی بوون، وەزیرمان بوون، هەروەها لە حکوومەتی خۆجێیدا بووین، لە ئەنجومەنی پارێزگاکاندا بووین، لە بەغدا بووین، لە هەر شوێنێک بووین، بە ئەندامانی خۆمان سەربەرز بووین لەخوا بەزیاد. چونکە لای ئێمە دەبێ مرۆڤ بوون پێوەربێ، هاوڵاتی بوون دەبێت بە پێوەەر بگیرێ، نەک حیزبی بوون، نەک سەر بە فڵان دەبەر بوون و فڵان دەبەر بوون. و ئێمە هەمیشە پەرلەمانتارەکانی خۆمان و ئەو کەسانی کە کارێکمان پێسپاردوشکاری حکومی پەرلەمانی دەستمان کردوونەوە، خۆیان ئیجتیهاد بکەن، ئیبداع بکەن، داهێنان بکەن، بەبێ ئازادی داهێنان ناکرێ، نەک وەکو هەندێک پەرلەمانی هەندێک لایەن و حیزب